سڵاتان لێبێ بەڕێزان وەرزستان چەند ڕۆژێکی کەمە دەستی پێ کردووە یەکێک لەو شتانەی کە لە ناو کوردەواری و خەڵکی سلێمانی زۆر پێی دەناسرێتەوە ئەوەیە لە وەرزستانە زیاتر گرنگی بە خواردنە کوردەواریەکانەدا من دەمەوێت بەنامەیەم جارە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان قسە بکەم زانم بۆ زستان زیاتر چ جۆرە خواردنێ گرنگی پێدەن ئەو خواردنە کوردەواریانی کە جاران هەبوو ئێستش بە هەمان شێوە بەلایەنەوە گرنگە گرنگی پێدەن بە تایبەتی لە زستانە ئێوە لەگەڵمان نابن و گوێبیستی وەڵامەکانیان زۆر گرنگی بە دەرکەوتنی پێشێشدارەکە تەجروبەی خۆت لە خواردن لە زستانە چ جۆرە خواردنێک زیاتر خەڵک حەزی ئەو خۆشت زیاتر گرنگی بەچی طبعا خواردنی زستانە جیایە و خواردنی وەرزەکانی تر جیایە ئەگەر بینە سەر زستان لە زستانانە هەنێ خواردن هەیە تایبەتمەندێتی خۆی هەیە ئەویش وەکو ترخێنە گەنمە کوتاو چەند سووتە هەروە بێتەوە چەندها خواردنی تر هەیە کە دۆینە و ئەو شتانەیە بەڵێ باسی ترخێنەت کرد ترخێنە ڕەنگە لە منتیقەیەک بۆ منتیقەیەک تر جیاواز بێت چەند جۆر شتێکی هەیە خۆی کاتی خۆی کە ترخێنە دروست کراوە وەکو باسی یەکەم زەخیرە چی هەبووە لەبەر دەستیانە لە هەر نەوع ئەو تۆزێکیان تێ کردووە ئەڕوا بۆ 15 بۆ 20 بەرەو سەرەوە تەنانەت چەوەنەورۆ شتانەشی تایە شێلمی تایە نۆکی تایە فاسۆلیای تایە ماشی تایە گۆشتی تایە گوێزی تایە بامی تایە کشمیشی تایە ئیتر چیەک لەبەر دەسا بۆ تیان کردووە ئێستا ئەو خواردنانی کە لە زستانە خەڵک چێژی لێ بینەوە خۆشت باست کرد بۆچی لە هاوینە ئەو تام و لەزەتەی نییە لەبەرەوەی زیاتر ئەوە حراریان زۆرە ئێستا مەسەڵەن ترخێنە لە هاوینە ناتوانانی بخۆی تەحمولی ناکەیت بۆیە لە زستانە بە تایبەتی لە ڕۆژی سەرمایە لێ ئەنرێ بۆی گەرمیەک با بە لەشە تێگەی جا ئەنواع وەشکەڵ ڤیتامیناتە ئەنواع وەشکەڵ ڕەنگی خواردن تا چەند کاریگەری هەیە بۆ ئەوی چێژێکی زیاتر لەو خواردن ڕەنگی خواردن زۆر ئەساسە ئەسا سەیری مەنزەری ئەم تەپسیەکەم یعنی هەر شکڵەکەی ئەمەنە جوانە هەر یعنی عەرەب مەسەلێکی هەڵە عین تاکل یعنی چاو ئەخوات هەتا مەنزەرەکەی جوان بێ زیاتر ئیشتیها دەژێتە سەر ئێمەش گرنگی بە ڕەنگی خواردن هەر زۆر خەڵکی سلێمانی یعنی باوەڕ بکە کە خواردنەکەی لەبەر دەستا بێجار سەیریەکە وەڵای من هیوایەتم ترخێنە و پاڵپینە و ترخێنە پاڵپینە ئیتر شتە کوردەواریەکان حەزم لێت بۆچی حەزت لە ترخێنێ وەڵای لەبەر هینێکی ساردا ئیتر خەڵک هەلە شتانە یان ترخێنە خوا یان قازە خوا ئیتر حەزی لەو شتانەیە کوردستان ساردا ئیش گەرمەکاتەوە خۆشترین جە و من کە هەم بێ بە تەشتیک حتمما سفرەی زستانیشتان لە ماڵەوە جیاوازترە لەو گەرزەکان ئای تەبعا چ شتێک لەسەر سفرەدا ساوەرە خۆین ترخێنە خۆین پاڵپینە خۆین هەروە بێتەوە چی جۆرەکەی جیاوازە لە شوێنیتر وەستاگەشی دەورە بینێ بۆ ئەو شتانێک کە لێنێ ئێمە کە هینەگا قەیسی تیەکەن هەڵوژەی تیەکەن هەروە بێتەوە گۆشتی تیەکەن ئەو شتانە ئیتر تۆزێت جەو دەکرێتەوە لێ ترخێنە خۆی ناکەوێتە بیری منداڵی چۆن ناکەوم بارەوە من هیوایەتمە هەر زۆر زستان جگە لە خواردن چ شتێکی خۆشە زیاد زستانان هەر شتە و فەسڵێکی خۆی لە تۆ توانی هەیە برنج و شلەخوا هەیە ساوەرەخوا هەیە قازەخوا هەیە مراوی سەرە بڕێ هەیە بەزە شتێک هەیە بە خاڵ کەسەوە کەوێتە هینی خۆیەوە
خواردانی کە باسە کرد بۆچی لە وەرزەکانی ترا خۆش نییە خۆش نییە، سارد. تامن لە زەتی لێ نابێت ئەچ کوردستانە دستان پیا و حەزی لەو شتانەیە حەزەکە کە گەرم بێتەوە بۆ نسبەتی گەرم بوونەوەیە یا بۆ هیچ شتێکی کەمی جیاوازی هەیە لە زستانی ئێستا و ئەگەر بیرت بێ جاران من ماڵمان لە ئازادی بوو سێشەو نهاتوینەتە دەرەوە سێشە و سێ ڕۆژ نهاتوینەتە دەرەوە سارد بۆ سارد بووە ئەو مەتیقەیە بە فروباران کە دای کردووە نەمانتوانیەوە بینێ دەدرەوەنێ لە هەیوان دانیشتوین ئیتر سەیری فەسڵەکەمانەکە بارانە باری بەفرە باری بۆ خۆم حەزم لە سەروپێ و کفتەیە سەروپێ و کفتە بەڵێ سەروپێ بەس لە زستانە خۆشە لە وەرزەکانی دیشای من وەکو خۆم هەر چوار فەسڵەکە حەزم لێت بەڵێ بە گەرما و بەهاوی ئەوە نە تامەزرۆی بۆ سەر ئارەوەڵە چ شتێکی سەروپێ زیاتر بۆ ناو سەروپێ خەنە بەردەست لە چیەوە دەست پێ وەکو خواردنەکەی بەڵا زمانەکەی هەرمووی نەرمە گۆشت بەڵێ کاک حەکیم تا چەند چێژ لێنەر دەوری هەیە بۆی بتوانێت چێشتێک دروستکە ڕێنێکی پێ بدا کە ئەوەی کەیخوا زیاتر چێژی لێ وڵی خۆی ئینە دەستڕنجینی دەورە بینێ بۆ خواردنە مەسەلەن هەیە بۆ نمونە تەماتێکیش بۆ سوورەکاتەوە زۆر بەتامە یەگەی هەیە پەسە یاپراقێکی بۆ لێنێ زۆر بەتامە هەیە برنجشتێکی بۆ لێنێ ئینە حەز ناگی سەیریشی پێ ناخورێ یەگەی کە خواردنێکی زۆر ئاسانیشە ڕۆژانە خەڵک لێنێ بەڵێ بەس دینە دەست و پری کەسەکە دەورە بینێ ئێستا ئەو خواردنە کوردەواریانی کە باسە کرد ئێستا لەگەڵ جارانە فەرقی هەیە لە تام و لەزەت واللهی دایمە ئیگەڕێنەوە بۆ کەسەکە ناوی چییە شتە چاکەکەش مەسەر کەرەستەکەی لەگەڵا بێت وەکو ڕۆن یەگەی ئەمانە پاک و تەمیزی کەسەکە لێنێ ئەمانە هەری تامەکە هەر یەکشتە لەبەروی لە ڕووجەناب حیوان هەر ئێستا هەر حیوانە یەگەی گۆشتەکە هەر گۆشتەکەیە بەڵام حەمد و سەنا بۆ خوا ئێستا خەڵک زوو ئەیخوا یەگەی هینە وا هەستەکە خواردنەکە ئازوو ئەخورێ وا هەستەکە تامی نییە خواردنەکە بەڵام وان نییە سپاس بۆ خوا خەڵک زوو ئەیخوا هەستەکە تامی نییە وەکو جارم بەس وان نییە ئێسش بۆ نمونە و هەفتەی جارێک برنج بخۆ سیرەکەی کە ئەیخۆی تامیشکی هەیە بەڵام چ لەوە هەموو ڕۆژێ برنج کە باسە کرد ئەگەر تەمەن لە هاوینا کوڕێ ڕەنگە ئەو تام و لەزەتەی لێ نەبێت لە زستانە زیاتر بەڵێ خواردنە فەسلەکان دەوری هەیە تاوان زستان سەروپی خۆشترە وەک لە هاوی دیەگەی بەڵام بە کەسێک حەزی لێ بکایکی وەکو من هەر یەک تامە لە لای بۆ تۆ فەرقی نییە بۆ من فەرقی نییە ئێستا بەنسبەت ئێستا کە ئەو بیاوە باسی سەروپێی کرد سەروپێ لەم کاتە خۆشە تۆ لە هاوینە سەروپێ زۆر کەس نایخۆ بەڵام ئەو زیاتر خۆی حەزی لێتی وایە بەڵام ئێستا سەروپێ لەم کاتە خۆشە گەرمەکوتاو لەم کاتە خۆشە خۆتان سفرەی زستانتان جیاوازی هەیە لەگەڵ وەرزەکانی ئایسۆن تۆ لە هاوینە حەزی لە ماستاوێکە بەس ئێستا تۆ زیاتر بڵین خواردنی کاتی سەرماکە ئەخۆی گەرم و با بڵێن خەست ئێستا من لە هاوینە ئەوەنەم حەز لە کەشک نییەوەکو لە زستانە کەشکەکە خۆشترە بۆ زستانە بێ ئەوە خاستن بۆ بەیانیان جیاوازی هەیە لە تامی خواردن لە ئێستا و لە جارانەگەر خواردنەکە ئەزانی خواردن چۆنە ئەو زەلامی کە خواردنەکە دروستەکە یەکەم ئەو دەورە بینێت دوو هەم شدەگە تۆ هەموو ڕۆژەکە باب خۆی هەموو ڕۆژەکە باب خۆی ئەو تامی نییە لە بەردەم تاوەکو دوو مانگ جارێک بیخۆی لەزەتی زیاترێکی زیاتری هەیە ئێستا تۆ سیرەکەی دنیا خواردنێک یەک خەرە بەردەستی ئێمە نەمان خواردووە پێڵەن ئەمە پیرزایە وانە ئەڵێ وەڵا ئەمە زۆر خۆش بوو چونکە یەکەم جار تای خۆی بەڵام تۆ لەگەڵ ساوەر و برنجە عەرز و ئاسمانی فەرق وایە چتە مەطعەم نزیکەی 6 جۆرشلت بۆ دانێ جاران هەرش لەو برنجێک ئەگەر هەبوو هەرەوە ڕاستە ئەوەش گوناحە ئێستا تۆ بۆ 4-5 شلە بۆ دانێ نازانی کامیان تام بکەیت لە هەمویانە خۆی نازانی کامیان تامی خۆش سەری لێتێک هەر سەریشی لێتێکە چێ کامیان خۆشترە لەگەڵ ترخێنە و شتا بینی چۆن عیبی نییە ئەوە خۆشترین خواردنە ئێمەش خۆشمانەی خۆی نێستا جارێ خۆن بەڵێ لەستان ناتەمەن لەزەتی زستانای خۆی هاوی ئەم لەزەتی لێ ناوی ئاخە خۆی لەزەتی هاوین نییە و بۆ زستان کراوە
خۆ بۆ هاوی نەکرا ئەستا تۆ هەموو کاتێک کاتی کە گەڵامی و پێگە حەزی لە یاپراخی گەڵامەوە خۆ ناچی سەڵق بێنی لە کاتی گەڵاکەیە بەڵام لە دوای ئەوە سێرەکەی سڵقیش هەرا خورێ کە خواردنی کوردەواری خۆی ئەەکەوتە بیری منداڵی خۆت ینی ئەو یادگاریانی خۆت بەڵێ بەڵێ ئەکەویتە ئەو کاتەوە کە حەزەکەی بزانی ئەو لەو کاتا دایکت چی بۆ لە ناوی چیا حازر کردووە تامی ئەو کاتەی کە زوو لەگەڵ ئێستا بۆیە فەرقێسا خواردنەکە زۆرە کابرا سیرەکەی دنیا دوو سێ چوارنەوە پەنیر و ماست و قەیماغ و هەموو شتێکی بۆ دانێ بای 2002 دەرەچێ بەڵام ئەو کاتە سیرەکەی نییە بەس ڕۆنەکەرە هەبووە ئەو هەموو نەوع خواردنەی زوو نەبووە ئێستا سیرەکەی تەبەقە هێلکە بە 4,500 لەگەڵ هێلکەی کوردیە عەرز و ئاسمانی فەرقە بۆ لەبەرەوەی ئەو مریشکە بارەزوو خۆی گەڕاوە خواردنی هەڵگرتووە خواردنی خواردووە ئێستا لە هەموو شوێنەکە مریشکەکان هەر هەموو عەلەفێکی هێنێ وەکو جاران نییە کە زستان دێ زیاتر زستان وە زستان سەرماسۆڵە دێ خەڵکی خۆمان گرنگی بە خواردنی گەرم زۆرەدا چ جۆرە خواردنیەکەت پێ خۆشە لە کوردەواری وڵی لە کوردەواریە گوێرە برافشیشی خۆ بگرە ئێستا من مەسەلەن نییە لە ئاوینا مەسەن لە زستانە حەزم لە ترخێنەیە لە کاتی خۆشیە خەڵک مزوەکەمان نەخوات پڕەکە چییە مزوەکە مەسەلەن پیازیان تێکرد دوای ئەوە نییە تشیان تێکرد شەش هێلکەیانە خستەتە و دۆشاویان تێکرد ئەمە پیانە و شرێ مزوەکە بەڵام تامێکیە بوو خواردن زستانان هەموو خواردنیە گوێ لە برافشیشی خۆ بگرە تۆ لە مایەکە جارێ ماسیە بخۆ تامەکەی خۆشتر و تامەزۆتی تو ئیسادە لە ئینەکە شەبی نەگەم زۆرتری بووی بەڵێ بەڵام تۆ حەزی مەسەن لە گۆشتی بژاوە بۆچی هەموو ڕۆژەیە خۆی لە مانگە جارێ بیخۆ تامەکەی باشترە بەڵام لە کاتی سستانە چخێنە خۆشە بەلای من کەشک خۆشە کەشکی کوردەواری تێگەی ئەلەم چی چەند ڕەنگی خواردن تاسیری هەیە بۆی چێژی زیاتری لێبنی هەندێک شوێنەیە بە تایبەتی خەڵکی مەنتیقەی سلێمانی زۆر گرنگی بۆ دەن ڕەنگی خواردنەکەی جوان آخر ڕەنگی خواردنەکەی جوان بێ ئەزانی چۆنە ئیمڕۆ خەڵک وەک جاران نەماوە ئیمڕۆ خەڵک نییە ئەحتامە لە عوجوی جەنابێ نییە چاوبرسی بووە یانی چاوبرسیەکەی چییە مەسەلە نییە ئاڵێ فڵانکە سەر وەڵا بۆ نەڕۆم قازێکڕم نییە باشکە کە قازەکە کردی قازەکە ساڵی یەک جاری کڕە تاموچێشی زیاترە بەیان تۆشی قەلێگە کڕی بۆ لە مایەکە هەموو مایەکە لە ساڵێکە یەک جاربی خۆ تەواوکە بۆچی خەڵکی خۆمان کە سەرمادێ زیاتر حەزیان بە قاز هەیە بەڵام لە وەرزەکانی ترا کەم گرنگی بە آخر قاز لێ و مانگە خۆی لە مانگی دوانزە تا مانگی یەک قاز خۆشە لە دوای مانگی دووە تا مینامێنی تێگەڵم چی تۆ قەلی جوایە بەڵام این بۆ خەڵکەکە نییە تۆزێ تۆ چاوبرسی بووە خواردنی ئێستا لەگەڵ خواردنی جارانە فەرقی هەیە تام و لەزەت بەڵێ خواردنی جاران بەیاخش دێ ئەزگەم با پێ بڵێم من لە هەموو بیرەوەری ژیانی خۆمەکە من مناوە 6 ساڵ تەمەنمە 6 ڕێکە لەگەڵ ئێوەیە لەگەڵ ئەجمعینە تێگەی گوێ لە برافشی خواردنی ئەو سا زۆر لەزەتی بوو بۆچی من درێژایی ژیانمە یەک کەس لە بیرمێوتی ئەرەوەڵا سەریێشە نیانزانیوە مەجەڵدەیە لێ مێشکیاوە بەڵام خواردنی ئەو سانیە پاک بوو ڕۆنەکەی باش بوو ئەکسپایر نەبوو شتی ئەکسپایر نەبوو سروشتی بووینی دەشت و دەر بەڵێ ئەم برنجێکی ئەمبەی بووە نای ماڵەکە داوا بێت لەگەڵ ئەو ڕۆنی ڕایە حەو ماڵ داوسێ بۆنی ئەو چێشتا بۆنەکەی بەتە لە خۆشیار ڕووی بەڵامی ئێستا گوێ لە برای خۆگە زەیتە کڕیت وەڵا ئەمە زەیتەکە بەسەر چووە یان شتی خراپێن یان هێلکە ئەێنن کاکە هێلکەکە ئەکسپایر بووە ئەوە میلەتەکە هەرمووی تووشی نەخۆشیێ وەڵی باوکم هەرچی قەلی ئەم ڕۆژایە هەرچی قازی ئەم ڕۆژەیەکەم بە قوربانی تەرخێنەیەکی زمانی زوو کەشێکی زمانی زوو وڵی زیاتر خەڵک بەعام قاز ئەخۆن لە سەرماسۆڵەیە ترخێنە ئەخۆن زیاتر سەر و پێ شتانە زیاتر ئەخۆن
لە مەتامەکانی ئێرە ترخێنش لێنن باو لەم بەڵێ ترخێن و شتیش دروستەکەن بەس ئەو خواردنانی ئێستا لە بەرەوەی کە وەکو ساڵانی زوو نییە طبیعی نییە زۆربەی شتەکان نییە بە موادی چیمیاوی هینەکەن دروستەکەنەوە لەگەڵەوەی ساڵانی کۆن بەڵێ زۆر جیاوازی هەیە من خۆم لەو ماوەی پێشوا پێش کەرەنتینەکە لە ئێران بووم تا ئێستاش ئێران ئەو بەروبوومەی خۆیان نانێرن بۆ ئەمدوو لە بەرەوەی نییە بە شێوازێک وەکو ساڵی هەفتاکانی لای خۆمان ئەو خواردنانە بەرەمێنن تەنانەت تەماتە تەنانەت شیر ئەم نوعشتانە تێگەی هیچ هینێکی تیانە لای ئەوان ئەم شتانە ماوەتەوە تەنانەت مریشکەکەیشیان کەیفرۆشن فەرقی هەیە تام و چێژ و هینی فەرقی لەگەڵوانی دیاری کراوە بێت لە ڕادەیەک کێشەکەی زیاد بەڵێ لەوێ ئەو پەڕی مریشکە باید دووشی لوەیە کە هێنن ئەم مریشکە دای ئەنێن بەشی ئەو ڕۆژە ئەهێنن کە مایەوە نایخەنە بەڕادەوەکو لای ئێمە بۆ بەیانی سەرفیکەن دێری تونند هەیە لەسەر بەڵێ ئەو شتانە هەیە بەس لای ئێمە ئەم خواردنانە وەکو عەرزم کردی تێگەی هیچی وەکو لەجێ خۆی نەماوە خواردانە بۆچی لە وەرزەکانی تر ئەو تام و لەزەتەی نییە بەڵام لەستانە تام و لەزەتی تام و چێژەکە چیەسە بۆ نمونە قاس هەیە مەسەلەن کوردیەوە بەخێو کراوە لە ناو ئاوا و لەو لادیانە تێگەی لەو دەشت و دەرە بەخێو کراوە هەیشە عەلەفێنێ ئەم عەلەفە پرۆتینی تایە ئەو تام و لەزەتەی نییە بەقەدەر ئەو قاسانێکە لە لادەکانە بەڕەڵات تەبیعەت بۆ دروست ناکە بەڵێ تێگەی ئەوەیە مۆزوعەکە کاگی یاسین ئێستا لە وەرزستانە سفرەی ماڵان با بڵێن نمونە ماڵی خۆتان جیاوازی هەیە لەگەڵ وەرزەکانی دیکە شتی زیاتر و شێوازی تر ئەزانی چۆنە ئەم خەڵکە ڕاستی ئەوەنە قەلەقە ئەوەنە بێتاقەتەوەمانە ساڵان خەڵک وانە بوو مێشتی ساڵ بوو تێگەی هەرچێکی خواردایە بەری دڵەیەگر تێگەی ئێتە زۆر ئەتیادی و جاری وا بوو ساوەرێک یا برنجێکی سووری لێنا کە لەزەتێکی چام و چێشێکی تایبەتی زەرەی هاتوین تێیەکێکە لەو شوێنانەی کە خواردنی گەرمی زۆر لێیە بە وەرزستانە زیاتر چ خواردنێک خۆشە وڵی بەعام من بەبیرم بێت لە مناڵیەوە کاتی خۆی دایکم خۆ ئافریقا خواردنی بە لە زەتی لێ ناعتر هەموو ماڵێک بەعام نەک هەر بڵێن ماڵی ئەمە ترخێ نەبوو دوی نەبوو قەرە خەرمانە بوو تێگەی ئەجا زستانان بە تایبەتی زستانانیان و قاز خۆشە قازیان لێنا قەلیان لێنا بەڵام لە وەرزی هاوی نافەرقی هەیە ئەو خواردانە لەبەرەوەی گەرمە و قورسە خەڵک نایخوا تا چەند چێژ و تام و لەزەتی ئەو خواردانە ئێوسا هەستپێەکەی کاتێک دەی خواردنێکی ئەو کاتە خۆیتەوە یان جیاوازیەکەی لە نێوان لەزەتی خواردنی ئێستا لەگەڵ جیاوازەکە چییە بەڵێ ئەو سالیانە ناژنی قەیمە لێنا بەڵام ژنی ئێستا تااقەتی ئەوەی نییە دانیشێ دۆی نەبووە تۆ لێنێ و قەرە خەرمان لێنێ و ترخێنە لێنێ تااقە دینە چونکە خواردنی حازر بەردەست ئێستا تازەیە سەوای لاتووە بە تەلەفۆنەکە عادی لە پیزایە بۆ دێنە ماڵەوە لە فێ بۆ دێنە ماڵەوە تەمەڵیشی درۆمەڵەکەی مەزوعەکە تەمەڵەکەی ژنا ئەوە ئەوسا ئەم شتانە نەبوو ئێستا چونکە ئەم شتانە پێیا بۆ زیاتر ئافرەت حەزی لە خواردنی ماڵەوە نیە ئەگەر میوانێک بێیا بە زۆر
وانەی کە تەمەنێک وڵای گەنجی ئێستا خۆ هەمووی حەزی لێتی بەزەوەیە بۆی لێنانن کاکە ژنەکانی هەموویان لێن بەڵێ بەڵێ باشە ئێستا تۆ خێزانداری بەڵێ خێزان خواردنە کوردەوارەکانی بەڵێ لێنێ دەست و دەستاوت بەدڵە ئارە وڵات دەست و چاوی خۆش بێ ماشەڵڵا یەک چێژێ لێنێ هەر تایبەتە هەر ناویشی کردووەوە ئاوە نێ بڵێ وڵا بۆ یەک بمێنین ئینشاءڵڵا بۆچی ئەو خواردنان با بڵین زستانیانە لە وەرزی هاوینە ئەو تام و لەزەتەی نییە خۆی هاوینان جەو گەرمە پیا تااقەتی نییە هیچ بکە اینجا بێت و کێشتێکی قورسیش بکە بخوا تێکەسی هەر بەتاواتی تێک چۆ و لە ناوچۆن تۆ ئەگەر پشتێ خواردنگەیەکی کوردەواری لەناو خواردنە کوردەواریانە دەست بۆ کامیانە وەڵی ئێمەی کورد بەعام برنج و شلە و گۆشتەکەی ئارۆڵە بین ماشەڵا جسمشتیش ڕێک بێکە لەوە ناچێت زۆر خۆن زۆر خۆر نیم کەمە خۆم و بەبەردەوام والله ئێمە زوو دایک و باوکمان فێری ناکردین نسکێنە ترخێنە ئەدر ئەم شتە قەدیمانەی خۆمان گەنمە کوتاو ئەمانە وەختی خۆی شتێکی ئاسڵ بوون ئەمە خواردن شتێ بوون مادەی کیمیایی تێکڵاو نەخرابوو کە ئەتخوار گەشۆ پێکرد و بەخۆجیشە بووی لەگەڵی لە شپتە تەندروست نەبووی لە شپتەوە بوو نەخۆشیت نەبوو ئەوەیە مەسەلەکە لێرانە ئەم خواردنی ئێستا ئەم سەردەمە ئەی خۆی نەمووی بۆ بە مادێکی کیمیاوی تۆ چیە خۆی لاسیکە خۆی ئەسڵەکەی خۆی دەرچوە لە ئەسڵەکەی دەرچوە تام و بۆن و تام و بۆنەکەی جارانی نەماوە بۆ نمونە تۆ شووتێکت ئەشکان وەختی خۆی زمانی ئێمە بابرشتی هەتا 63ەکانیش هەتا 75ەکانیش ئەبوو بە زمق بە دەستەوە شووتێکا کە ئاوا دەگە دەستی ئەگرتی ئێستا دەموچایی پێ بشۆ هیچ تەسیرێکی نییە ئەومە یعنی هەر ئاوەکە خۆی تو تاوا بێت تامە بۆنی نییە لە زەتی نییە ئەگەر بتەوێت خواردنێکی ئەو کات خواردنێ بخۆی تامی لە زەتی ئەو کاتە بدات چیەکەی چۆن بەدەستی ئەو خواردنە ئەبێ بچم لە ئەساسەوە لە دیاتەکانی خۆمانەوە لەو دیاتانەی کە مادەی کیمیایی بەکارنان لە کەسکاری خۆمەوە لە دیەکانی خۆمانەوە لە سروشتەوە ئەوەی لە سروشتەوە شتەکە دروستەکەسا من بۆ نمونە من حاجیمامەنی هاتوانم لە حاجیمامەنەوە وەریگرم لە کەسکاری خۆمی وەرگرم یەک گومانی زستان بە تایبەتی قاس کفتە قەل ئەم خواردانە لە زستانە زۆر داواکاری لەسەرەوە زۆری ژەخوێ ئەم خواردانە لە وەرزەکانی تر جیاوازیە تەمەن داوینا فەرقەکە لە هاوینا قاز ناخورێ بۆ کفتەش قورس ناخورێ خەڵکیش داوای ناکە خەڵکیش داوای ناکە بەس لە زستانە زۆر کەس داوای بە تایبەت قازەکە دیکە لە ئەوانە ترخێنە و بابەتی کوردەوارانش بەڵێ بەزەوە لە ناوبازارە زۆر کەمە خواردنە کوردەواریانە هەیە جیلە تازەیە ئێستا زۆرەوە خواردانە ناخوا وەکو ترخێنە و ئەمانە بەس قەیمەکانی خۆن داوایەکە تان نەدا و گەنجانی کە دێنێرە نمونیان پێ بدەن تاوە نشیانینی کە سریەکان نایخوا زیندگی نفسی ناچێتە سەری ئەوان هەر بێقەی دوشە دانیشن زۆریش تاالیم تەجروبە دەبێت جاران ئەو خواردنە کوردەواریانە بۆ چارەسەری نەخۆشی شەر بەکاریانە هێنا زۆر کات بجارێ بە تایبەتی ترخێنە کە ئاڵن چێگەڵی ناوسکێشی ئەڵە ترخێنە بە تایبەت ترخێنە ینی بۆ ناوسە گەڵن زۆر شتێکی باشیشە گەرم کردو ناسکی گەرمە کردەوە ناسکی زۆر باش خۆت لە ماڵی خۆتان سفرەی زستانتان جیاوازی هەیە لەگەڵ وەرزەکانی چۆن فەرقی زۆر ژەم هەیە گەرمە قوتاودانی ینی لە جێی وایە ئەسام جۆ جێی گەرمە قوتاوە گەرمە قوتاوە ژەمێکی قاز بێ و ژەمێکی گەرمە قوتاوە بەڕێزانەوەی کە بینیتان ئەو کەسانە موکە لەسەر زستان و خواردنە کوردەوارەکان قسانە کرد ئەوان باسییان لەوە کرد خواردنەکانی زستان خواردنی تایبەتن کە یەکسەر لەش گەرمەکەنەوە لە بەروستان خۆی جەوێکی ساردی هەیە جەستە سەرمایە بێت پلەی گەرمی دابەزێ بۆی ئەو خواردنە کوردەواریانێ وەکو ترخێنە وەکو گۆشتی قاز یا خودقەل ئەو خواردانە کە جسم گەرمەکەنەوە لە زستانە گرنگی پێدەن
من لەگەڵ بەشێک لە چێشتخانەکان یارە قسەم کرد باسییان لەوە کرد کە ئەو خواردانەی کە لە زستانە لێنێن جگە لە خەڵکی سلێمانی لە شوێنەکانی دیکەشەوە بۆی دێن لەبەرەوەی تام و چێژی ئەو خواردانە لە وەرزی زستانە لە زەت و تامێکی زیاتر هەیە بە بەراورد بە وەرزەکانی دیکە ئاواتە خوازین لە باشترین و خۆشترین سادەکانی خۆتان نابن بەنامەیەم جاری مایکی پەیام کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتانە سپێرم خواتان